ببە براوەی کارتی ئینتەرنێتەکەت تەنها بە سبسکرایبکردنی ئەم کەناڵە گرنگ نییە زۆرە ئینتەرنێتێک بەکاردەهێنیت ئێمە کارتەکەت بۆ دابین دەکەین هەر ئێستا بچۆ سبسکرایبی کورت کەناڵ بکە و پشتگیریشی لێ بکە کاتێک کەناڵەکە دەگاتە 20,000 سبسکرایب تیر و پشکەکە ئەنجام دەدا بەڵێنمان بەم کەناڵەداوە کە بە ماوەیەکی کەم بیگەێنین بۆ ئاستا بۆیە هیوادارم کە بینەرە دڵسۆزەکان بێ هیوامان نەکەن کاتێک پشتگیری لەم کەناڵە دەکەن ئەوە بە هەمان شێوازیش پشتگیری لە کەناڵەکەی من دەکەن. سڵاوتان لێبێ هەوڕێن خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدۆیەکی نوێدا گەڕەمەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست لەوانەیە زۆر بەمان کاتێک تەماشای کەنارە دەریایەکان دەکەین ئارەزوومان لەوە هەبەیە کە ئێمەش کاتەکانمان لەوێ بەسەر ببین و مێشکمان ئارام بکەینەوە هەروەها کاتێکی خۆش بەسەر ببین لە مەلەکردن لە نێو دەریاکەدا بەڵام هەندێک کەنار دەریابوونی هەیە کە زۆر جیاواز و تایبەتترن لە کەنارە دەریایەکانی تر ئەگەر ئارەزوو دەکەی ئەم شوێنە جیاوازانە ببینیت ئەوە دەتوانیت تا کۆتایی ڤیدۆکە بینەربیت. ژمارەیەک کەناراوی ماریتاز لە مەکسیک لەسەر ئەم گۆی زەویی کە ئێمە لەسەری دەژین هەندێک کەناراوی تێدایە کە تایبەتمەندی زۆر جیاوازیان هەیە کەوا لێ دەکا ببێتە شوێنێکی گەشتیاری ناوازە بۆ نمونە لە دوورگەی ماریتاز کەناراوێکی بچووک هەیە کە ئەتوانی بیبینی لە ساڵێکی گەورەدا بەڵام ئاسان نییە بچیتە ناوێەوە چونکە دەبێت بە مەلەکردن تونێلێک ببڕی دواتر بگەیتە کەناراوەکە ئەم کەناراوە بە یەکێک لە سەرنج ڕاکێشترین و جوانترین کەناراوەکانی کیشوەرەکە دادەنرێت. ژمارە 2 کەناراوی سوور لە چین چاوەڕێمە کە ژمارەیەکی زۆری لەم کەنارە بەرچاو بکەی چونکە بڕێکی کەم لە لمی تێدایە ئەم کەناراوە دەکەوێتە باکووری چین لەبەر ئەوەی داپۆشراوە بە زۆرێک لە زۆرەکانی قەوزەکە دەگۆڕدرێ بۆ ڕەنگی سوور لە وەرزی پاییزدا هەر لەبەر ئەم هۆکارش ناو نراوە کەناراوی سوور کە خاوەنی دیمەنێکی زۆر سەرنج ڕاکێشە لە هەموو جیهاندا ئەو قەوزانی لە نێو ئەم ئاهۆدان بوونەتە هۆکاری ئەوەی ڕەنگێکی جیاوازی هەبێ کە پێیان دەڵێن ئەرگادێلە مارینە ئەم قەوزانە بە ڕەنگێکی سەوز دەردەکەون دواتر دەگۆڕدرێن بۆ ڕەنگی پەمبەیی و لە وەرزی پاییزیشدا ڕەنگی دەگۆڕدرێ بۆ ڕەنگی سوور. ژمارە 3 کەناراوی بەرازەکان لە باهاما خەیاڵ بکە گەشتێک بکەی بۆ کەناراوی ئەم شوێنە لە پێناو پێدانی خواردن بە بەرازەکان ئەم شوێنە دەکەوێتە ئەرخەبێڵ ئێکسۆما لە دوورگەی بیگ مەگۆڕکای ئەم ناوچەیە بەوە جیاوازە کە بەرازی کێوی تێدا دەژێ و لە نێو ئاوەکەدا مەلەوانی دەکەن و خۆیان دەشۆن ئایا ئێوە ئامادەن گەشت بکەن بۆ ئەم ناوچەیە بۆ پێدانی خواردن بە بەرازەکان ئەگەر تۆ ئامادەی تێدا هەیە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆمانی بنووسە. ژمارە 4 کەناراوی کۆنشاز لە ئوستورالیا تەنها 2 کەنار هەیە لە جیهاندا کە بە تەواوەتی لە سەدەف پێک دێن یەکەکان دەکەوێتە ویلایەتی ئوستورالیای ڕۆژئاوا کە نالەبارە بۆ ژیان بە درێژەی ڕووبەرەکەی کە 600 کیلۆمەترە تیشکی خۆر لەسەر سەدەفەکان و پێچەوانەیانە ئەمە ژوا دەکات نەتوانرێ بەرەنگاری هەڵکۆڵینەکان ببنەوە چونکە پاشماوەکانی سەر کەناراوەکە لە سەدەفێکەوە دێ بە ناوی کاردین و ژمارەی زۆر دەکات بەهۆی ڕێژی بەرزی خوێ لەسەر کەناراوەکە بە درێژەی هەزاران ساڵ. ژمارە 5 کەناراوی ڕۆسادا لە ئەلبەهاما بە دڵنیاییەوە ئەم شوێنە پەسەندترین شوێن دەبێ لای خۆشەویستەکەت ناوی شوێنەکە بۆ ڕەنگی لمەکە دەگەڕێتەوە کە ڕەنگی پەمەییە ئەوەش دەگەڕێتەوە بۆ داخورانی سڵە شیلانەکان هەروەها ئەو گەردیلانی کە لێوەی بەرهەم دێن ڕەنگێکی تاکی پێدەبەخشێ کە جوانی دوورگەکەی زیاد دەکا کەوا زۆربەی ماڵەکانی دوورگەکە لە نهۆمێکی کەم پێک دێ و لە داریش دروستکراون و زۆربیان دەگەڕێنەوە بۆ سەدەی 19ەم. ژمارە 6 ئارینا ڤێردەی گویانای فەڕەنسی کەناراوی کۆرا دەکەوێتە گویانای فەڕەنسیەوە ئەم کەناراوە تایبەتمەندە بە ڕەنگی لمی سەوز لەگەڵ زۆری ڕەنگی شینی ئاوەکە چونکە دەکەوێتە ناوچەی دارستانی ئەمازۆن هەروەها ڕەنگی سەوزی لمەکە دەگەڕێتەوە بۆ کانزەی ئۆلیڤین و بە جۆرێک دروست دەبێت کاتێک گڕکانەکان سار دەبنەوە لە نێو دەریاکەدا. ژمارە 7 کەناراوی ئەرینا ڕۆخا لە دوورگەی گالاپاگۆس دوورگەی ڕابیدا لە ئەرخەبیل گالاپاگۆس کەناراوێکی جیاوازی هەیە کە ڕەنگێکی مەیلە و سوورە ئەمەش بەهۆی ئەو ڕێژە زۆری ئاسن کە تێیدایە هەروەها ئەمە ئەو شوێنەیە کە کریستۆفۆر کۆلۆمبەس کوڕەکەی لی جێهێژ لە یەکەم گەشتیدا بۆ ئەمریکا دوورگەکە و دەریاچە نیمچە سازگارەکە بۆتە پەناگەیەک بۆ باڵندەی قوڵنگ و بە شوێنێکی باش بۆ سەگی دەریایی دادەنرێت.
ژمارە 8 کەناری ڤێدرۆ لە کالیفۆرنیا چەند ساڵێک لەمەوبەر خەڵکی خۆڵ و خاشاکیان فرێدەدایە ئەم ناوچە کەناراویە ئیتر لە شوشەوە تاوکو ئامێرە کارەباییەکان لەوانەش ئۆتۆمبیلەکان کە دواتر شارەوانی کالیفۆرنیا دەستی کرد بە هەڵمەتێک بۆ پاکردنەوەی کەناراوەکە بەپێی کات ئەم مادانە چوونە باری داخورانەوە بەهۆی شەپۆلەکانەوە کە شێوەکەی گۆڕا و چەند شێوە ڕەنگێکی جیاواز و سەرنجڕاکێشیان لە لەم دروست کردووە. ژمارە 9 کەناراوی ماهۆ لە سان مارتن سەرنشینانی ئەو فڕۆکانی کە لە فڕۆکەخانەی شازادەی جولیانەی نێودەوڵەتی لە دوورگەی کاربیکەی سان مارتن دەنیشتنەوە دەتوانن دەست لە ئاوی کەناراوەکە بدەن. هۆکارەکەشی ئەوەیە ئەم کەناراوە تەنها چەند مەترێک دوورە لە فڕۆکەخانەکەوە بە تایبەتی هێڵی ژمارەدا کە درێژەکەی 2 کیلۆمەترە. بەهۆی ئەوە فڕۆکەوانەکان ناچار دەبن ڕاستەوخۆ بنیشنەوە لەسەر هێڵەکە کە ئەمەژوا دەکا فڕۆکەکە زۆر نزیک ببێتەوە لە زەوی کەوا لە فڕۆکەکە دەکات دووریەکی کەمی هەبێ لەگەڵ کەنارە دەریایەکەدا. ژمارە 10 کەناراوی ڤادهۆ لە دوورگەی ماڵدیف دیاردەیەکی سروشتی سەرسوڕهێنە ڕوودەدا لەم کەناراوە لە دوورگەی ماڵدیف ئەوەش کاتێ بوونەوەرە زۆر بچووکەکان کە پێیان دەوترێ هەڵواسراوە گیایەکان ئاوەکە بە جۆرێک لێ دەکەن کە بە شەوان ڕەنگی ئاسمان بداتەوە. تەنانەت زێپەیەکانش لەسەر لمەکان بە قاچێکی تەڕەوە زیەکی درەوشاوە دروست دەکەن کە زۆربەی یاریزانانی سەر شەپۆلە دەریایەکان ئەو هەلە دەقۆزنەوە بۆ سرکاندنی وێنەی جوان و سەرنجڕاکێش. کام لەم کەنارە دەریایانە سەرنجی تۆی ڕاکێشا و ئارەزوودەکی سەردانی بکەی ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسە و زۆر سوپاست دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بووی. ئەگەر ڤیدۆکەمت بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیم بۆ بکە و هەروها شێریشی بکە لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیریشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەم ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم کەن و هەروها زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیریشتان نەچێ هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدۆیەکت بۆمان هەیە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆمانی بنووسە و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بێت.